بەڕێزان سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازیین بە خۆشحاڵیەوە ئەم ئێوارەش لا پرۆگرامێکی نوێدا دەبینە میوانی ماڵەکانتان بۆ ئەم ئێوارەش نووسەرێکی خۆشەویستمان بانگشتی ستۆدیۆ کردووە کە بەڕێزیان ئەبوو بەکر محەممەد حاجیە ناسراوە بە مەلا شاخی و ڕەنگە زۆر بمان کتێبەکانیمان بەرچاوکەوت بێ و خوێندبێتمانە و بیناسین کە بەڕێزیان نووسەر و پێشمەرگەی دێرینە لە دووتیۆی بە دوو کتێبدا باس لە پارتیزانەکانی دوای ئەنفال دەکات. کاک مەلا زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. کاک مەلا ئەمانەیە بزانین پارتیزانی خۆی چییە و دوای ئەوە جیاوازی شەڕی پارتیزانی لەگەڵ شەڕی دیکەیە چییە؟ خۆی دوو جۆر شەڕی پارتیزانی هەیە. ئەو خەباتی درێژخایەنی گەلی کوردستان لە شۆڕشەکانی کووردا جاری وا هەیە بە پارتیزانی بە خەباتی پارتیزانی ناوەبرێ، بەڵام لە ڕاستیە شەڕی پارتیزانی بریتیە لە شەڕی نێوان هێزێکی گەورە و پۆشتە و پرچەک بەرامبەر بە هێزێکی بە چەند پارتیزانێک و چەند دەستە و گروپێک کە وەک لە دوای ئەنفالەکان لە کوردستانی خۆماندا ڕوویاندا. دیارە جیاوازی شەڕی پارتیزانی لەگەڵ شەڕی بەرگری میلی لەگەڵ شەڕی شۆڕژێڕانەی چەکداری لە شۆڕشی چەکداری کوردستاندا چەند جارێک ڕوویان داوە، بەڵام ئەوەی کە ئێمە لەم کتێبەیە ویستومانە باسی بکەین باسی ئەو پارتیزانانە ئەەکەین کە لە دوای کاورکردنی کوردستان لە دوای هەر هەشت خۆناغەکەی ئەنفال لە کوردستان هاتنەوە مەیدان و بڕیاریاندا کە کۆڵ نەدەن و درێژە بە خەباتی پارتیزانی بدەن. دیارە ئەو کاتە هەلومەرجەکە جیا بوو، هەلومەرجێکی نوێ بوو، ئەوان توانیان سوود لە ئەزمموی خەباتی پارتیزانی گەلانی جیهان وەرگرن بۆ نمونە لە سەرکردەی پارتیزانی جیهانی جیڤارا و هەروەها ماوسیتۆنگ و هەروەها پێشترش باگراوەندی ئەویان هەبوو. زۆربەی پێشمەرگە پارتیزانەکان لە سەردەمی شۆڕشدا هەمیشە ئەو ئەدەبیات و بەڵاوکراوانەی خەباتی پارتیزانی گەلانیان کەواتە پارتیزانی ئەو پارتیزانی گەلان کە باست کرد کاریگەری لەسەر پارتیزانەکانی کوردیش هەبووە. بەتاکید ئێمە خۆمان پێشمەرگە و پارتیزان بووین لە سەردەمی کۆمەڵا لە سەردەمی خەباتی درێژخایەنی شۆڕشوێنەی گەلەکەمان بەڕابەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە سوودمان لەو کتێب و لەو بەڵاوکرا و نامرکانە ئەبینی کە باسی لە خەباتی پارتیزانی لە ئیسپانیا لە چین لە سین لە رووسیا لە فەڵەستین لە هەموو وڵاتانی دنیا کە خەباتی پارتیزانی لە هەر شوێنێک بوونی هەبوو بێ پارتیزانەکانی کوردستان یا پێشمەرگەی کوردستان هەوڵی ئەدا کە ئەو ئەدەبیاتانە بخوێنێتەوە و بیرروباوەڕی خۆی پێ جۆش و خۆش بداتەوە. باشە کەواتە پێمان بڵێ ئامانجی پارتیزانی لە دوای هەشت خۆناغەکەی ئەنفال چی بوو و چەند ساڵیشی خایەند؟ دوای ئەنفال ئێمە دوو جۆر پارتیزانمان هەبوو. جۆرێکیان ئەو پارتیزانانە بوون کە لە گەرمیان و لە قەراخ و لە شارباژێر و لە پیرەمەگرون و لە دەشتی کەرکووک و لە شوێنەکانی تر مانەوە درێژیان بە خەباتدا بۆ ماوەی 3 مانگ بە پارتیزانی مانەوە. ئەمانە جۆرێکن لە پارتیزانەکانی دوای ئەنفال. جۆری دووەم ئەو پارتیزانانن کە لە قاسمەڕەش و زەڵێ و ناوزەنگەوە بە ڕێنمایی و بە بڕیاری بەرنامە بۆ داڕێژرا و لە زەڵێ و ناوزەنگ و قاسمەڕەشەوە بە چەند ڕەتڵێک بە ناوی پارتیزانەکان ئاراستە کران و هاتنەوە خوارەوە بۆ گەرمیان بۆ شارە زوور بۆ قەرەداغ بۆ شارباژێر بۆ منتیقەی باڵەکایەتی و سۆران و خۆشناوەتی و دەشتی هەولێر و تەنانەت بۆ نێزییکی کەرکووکش. ئەمانە خەباتی پارتیزانی قۆناغی دووەمی پارتیزانی قۆناغێکی زۆر سەختتر بوو. دیارە ئامانج لە پارتیزانی شەڕی پارتیزانی یەک لە دوای ئەو نسکۆ گەورەی کە لە شۆڕش کەوتبوو لە دوای ئەنفالەکان خۆڕێخستنەوە بوو. دوو بڕیار درابوو کە خۆیان لادەن پارتیزانەکان
لە ڕوبەڕووبوونەوەی گەورەی چەکداری پێش پارتیزانی ئێمە شەڕی قەیوان ماوەتمان کرد ئێمە شەڕی بەرەی گەورەمان لەگەڵ سوپای عێراق و لەگەڵ دوژمنانی کوردستان کرد بەڵام لە خەباتی پارتیزانیا دەبوو پارتیزانەکان خۆیان لە شەڕی گەورە و شەڕی نابەرامبەر لا بدەن ئامانجی سێممان درێژەدان بوو بە خەباتی سیاسی ئێمە ڕێکخراومان هەبوو لە سلێمانی و لە شارەکانی کوردستان ڕێخستەکانی کۆمەڵە و یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی شۆڕەجێڕانی کوردستان لە شار و شارۆچکە و ئۆردوگاکان مابوو ئێمە وەکو پشتیوانێک بۆ خەباتی سیاسی بە پێویستمان زانی کە پارتیزان لە ناوچەکانی کوردستان بمێننەوە دیارە ئەبە ومانەوەیش ئێمە بۆ هەموو خەڵکی کوردستانمان سەلمان شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە و ئاشبەتاڵی نەکردووە و کۆتایی بە شۆڕشەکە نەهاتووە کەواتە کاک مەلا پێمان بڵێ ئەو سێ ساڵەی خەباتی پارتیزانی چۆن تێپەڕی 3 ساڵ خەباتی سەخت بوو بەڕاستی ینی لەو 3 ساڵەی خەباتی پارتیزانی وا هەبوو دەستەی پارتیزانی وا هەبوو ماوەی چەند مانگێک لە گەرمیان ئەمایەوە لە کەرکووک ئەمایەوە لە دەشتی هەولێر ئەمایەوە زۆر لەو پارتیزانانە لە سەردەمی پارتیزانی شەهید کران یا با بڵێن خیانەتیان لێکرا و شەهید کران لەوانە چەند پارتیزانێک ینی زۆر بە سەختی توانیان ئەو قۆناغە تێپەڕێن چالاکیش زۆر بوو ینی من لەو کتێبەیە لە بەرجی یەکەم و دووەم هەموو ئەو چالاکیانم باس کردووە کە لە 3 ساڵی خەباتی پارتیزانی لە دەشتایی گەرمیانەوە لە گەرمەسێر و لە دەوروبەری خورماتەوە تا ئەگاتە بادینان خەباتی پارتیزانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتیزانەکانی حەزبی شیوعی عێراق و پارتیزانەکانی حەزبە کوردستانیەکانی ترش بەبێ جیاوازی باسی هەموو پارتیزانەکانی ناوپارتەکانت بەڵام هەر پارتیزانی هەر حەزبێک بە ڕێژەی قورسایی خەبات و ماندووبوونی خۆی باسم کردووە بەڵێ بێگومان کەم نەکەم نەزۆر بڵێ باشە لە کۆتایی ئەم بەرگی ئەم کتێبەیە بەرگی دومی کتێبەکەتە کۆمەڵێک لە بەرهەمەکانتی تایە پێم خۆشە باس لە هەندێکی ئەم کەم بەرهەمە چاپکراوەکانوانی کە بڵاو کراونەتەوە پاشان باز لە ئەو دوو بەرگە کتێباکەین کە باز لە پارتیزانەکانی دویان فعالەکەم داستانی ئاوارەیی کە ئەمە شعرە و لە ساڵی 1989 بڵاو کراوەتەوە هۆڕەی چییە؟ هۆرەی چییە؟ شعرە ئەوش 1990 بڵاو کراوەتەوە سووتان دەربارەی مافی مرۆڤ 1992 ئەنفال و شۆڕەبی ببورن ئەوە شعرە لە 1990 بڵاو کراوەتەوە شیوەنێک پۆرندی خان ئەوش هەر شعرە بۆ بەرهەمەکانت زیاتر شعر بوون لەو ساڵانەیە خۆی من لە یەکەم جار وەکو شعر دەسم پێ کرد وەکو نووسەر دەسم پێ نەکرد بەڵام لە خەباتی پێشمەرگایەتیدا بە پێویست خەباتی شاخ و بەڵێ من پێشمەرگە بووم لە 1970 کە چوومە شاخ چوومە هەرێمی دوی کەرکووک لەو کاتەوە بڕیارمدا بووم بە ئەندام لە یەکێتی نووسەرانی کوردستان لە شاخ ئیتر بڕیارمدا شان بەشان بە شعری مقاومە و شعری بەرەنگاری لەسەر چالاکیەکانی هێژی پێزی پێشمەرگەش بنووسم ئەو کاتە لە گۆڤار و ئەدەبیاتی شاخ لە ڕۆژنامە و گۆڤارەکان بەرهەمەکانم بەڵاو کردەوە چ شعر وایە چ بابەت وایە لەسەر خەباتی پێشمەرگە ڕاستە کاک مەلا کەواتە پێمان بڵێ کەی بیرۆکەی ئەم کتێبەت بۆ دروست بوو نووسینی ئەم کتێبە پارتیزانەکانی دوای ئەنفال من یەکەم جا بەوە دەسم پێ کرد دەستم بە نووسینەوەی سەروەریەکانی شۆڕشینوێ گەلەکەمان کرد لە لە دوای ڕاپەڕینەوە کە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە دروست بوو بە تایبەت لە ماڵپەڕەکان پێش فەیسبووکوانە من دەستم کرد بە نووسینەوەی سەروەریەکان و چالاکی پێشمەرگەکان لەسەر داستانی مۆرخوادە لەسەر داستانی قازان لەسەر شەڕەکانی قەڵاتە و تەقتاق لەسەر داستانەکانی شیوەسوور لەسەر داستانەکانی سەرجارەی کەرکووک گەرمیان جەباری دەشتی هەولێر لەسەر زۆر لە مێژووی شۆڕشی نوێ و ئەوە چەندین بابەتم لە گۆڤار و لە ڕۆژنامەی کوردستانی نوێ و لە ئەدەبیاتی خۆماندا بەڵاو کردەوە دواتر ئەوە بوو من کتێبێکم نووسی لەسەر ئەنفال ئەو کتێبە لەسەر بەناوی ئەنفالی خاڵخاڵان لەو کتێبەیە من پاشان کتێبێکم نووسی لەسەر ئەنفالی گەرمیان بە ناوی ئەنفالی ڕۆژ لەو کتێبەیە من کە دەچوومە سەرباسی بەرگری خەباتی بەرگری لە هێرشەکانی ئەنفال کە ئەچوومە سەر خەبات و مانەوەی پارتیزانەکانی دوای ئەنفال
سیرم کرد ئەوە جێی نابێتەوە لە چوارچێوەی ئەو کتێبانەدا کە مێژووی ئەنفالن بۆیە بڕیارمدا کە بە تایبەت لەسەر پارتیزانەکان بنووسم. ئیتر ئەوە بوو لە ساڵی 2012 من زنجیرەیەک بابەتم لە ماڵپەڕی کوردستانیت 20 ئەڵقە بوو پێم وای بوو هەشتەیە 20 ئەڵقەم بڵاو کردەوە. دواتر هەستم کرد ئەو بابەتانە خەڵکی تر سوودی لێ ئەبینێ و بەبێ ئەوەی ئاماژە بۆ نووسینەکانی من بکە بڕیارمدا لەو سەرچاوەکانت بەکارهێنێتەوە لەوێ ڕامگرت ئەمجا بڕیاری ئەومدا کە بێم وەکو کتێبێکی سربەخۆ بینوسمەوە و دەستم کرد بە کۆمپیوتەرکردنی یەکەم جا لە گەرمیانەوە دەستم پێکرد پارتیزانەکانی گەرمیان پەیوەندیم بە فەرماندەی پارتیزانەکانەوە کرد بۆ نمونە سەردانی هەواڵ کاک عوسمانی حاجی محمودم کرد سەردانی کاک محمود سەنگاویم کرد سەردانی زۆر لەو قارەمانانم کرد کە لە گەرمیان تا لە زاری خۆیان و چیرۆکەکانیان کە خۆیان جگەلەوەی ئەو کتێب و نامیلکە و ئەو بابەتانەی کە ئەوان لە گۆڤار و ڕۆژنامەکان چاوپێکەوتنیان دەکرد لەسەر پارتیزانی من سوودم لە هەموو ئەوانەش وەرگرت و بڕیارمدا کە درێژە بە کارەکەم بدەم کە ئەویش بریتی بوو لە نووسینەوەی کتێبێک لەسەر پارتیزانەکە کەواتە بەر لەوەی بکە بچینە باس لە ناوەڕۆکی کتێبەکە و باز لەوە بکەین کە کتێبەکە لە چی پێک هاتووە پێم خۆشە ئاماژە بە ئەوە بکەم کە 4 کەسایەتی لەسەر بەرگی کتێبەکە بەدی ئەکرێت لەسەر هەردوو بەرگی کتێبەکە ئەمێ بزانم ئەم کەسایەتیانە کێن و بۆچی ئەم 4 دەستنیشان خۆی لەسەر کەڤەری کتێبەکە دوو پارتیزانم هەڵبژاردووە لە دیوێکیان شەید ئاکۆسوورم داناوە کە یەکێک بووە لە فەرماندە قارەمانەکانی پارتیزانەکانی کەرکووک و ڕەتلی سوورداش لەسەر دیوی دووەمی کەڤەری ئەوە شەید حەمەڕەشم هەڵبژاردووە کە هەم پیاوێکی تێکۆشەر و قارەمانە لە مێژووی شۆڕشی نوێی گەلەکەمان و لە خەباتی پارتیزانی و یەکێکشە لەو سەرکردە و فەرماندە قارەمانانی پارتیزانەکان کە لە ڕاپەڕینی 91 لە خورمات و شەهید بوو. ئی بەرگی یەکەمی کتێبەکە یعنی بڵێن لە ناوەوەی کتێبەکە دیوێکی کتێبەکە هەر شەید حەمەڕەشم هەڵبژاردەوە و دیوەکەی ترشی شەیدی پارتیزان شەید محمودی مامە عەزەم هەڵبژارد. بۆ بەرگی دووەم شەید ئاکۆسوور لە دیوێکی کتێبەکە ئەوم وێنەی ئەوم هەڵبژارد بۆ دیوی ناونیشانەکەی کە بە ئینگلیزی و بە عەرەبی و لاتینی نووسیمە و کورتەیەکم دەربارەی کتێبەکەش بە زمانی ئینگلیزی نووسیوە لەسەر بەرجی ئەخیری کتێبەکە لە بەرگی دووەم شەید غەریب هەڵەدنیم هەڵبژارد کە ئەویش دیارە پارتیزانێکی قارەمان لە مێژووی پارتیزانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە ئەویش شەهید بووە. سەری ڕێزداونێنین بۆ قارەمانانە کەواتە باز لە کتێبەکە با بکەین وتمامزانی کتێبەکە لە چی پێک هاتووە. من حەزەکەم دووشت باز بکەم بەر لەوەی کە بێمە سەر ئەو باسی کە جەناب لێمە پرسیان ئەوەیە من وەختی خۆی کە ئەم کتێبەم دەست پێ کرد بە نووسینەوەی ئەم کتێبە 4 ساڵ ڕەنج و مادووبوونمدا لەم کتێبە بەڵام دوای ئەوەی کە کۆمپیوتەرەکەم ڤایرۆس لیدا ئەو ڕەنجانەم هەمووی بەداخەوە بەباچوو یعنی کتێبەکەم ئامادە کردبوو بۆ چاپکردن بەڵام کە ڤایرۆس لە کۆمپیوتەرەکەمیدا هەردی کۆمپیوتەرەکەم سوتا و نەمتوانی ئەو کۆمپیوتەرە بکەمەوە بۆیە بە ناچاری سەردانی ئایتیەکانی کەرکووک و سلێمانی و هەولێر و دووهۆکم کرد هیچ ئایتیەک هیچ کەسێک نەیتوانی ئەو هاردەم بۆ چارەسەر بکە. بەسەر هاتۆ لە کاتی نووسی بۆیە ناچار بووم لە ڕێی یەکێ لە خزمانی شێخ حوزێنی کە لە هایمەنەن لە ڕێی دۆستێکی خۆمە ناردم بۆ کوردستانی باکوور کە لەوێ خەڵکی زۆر شارەزاتر هەیە کە بتوانن ئەو هاردەم بۆ بکەنەوە و داتاکانم بۆ بخەنەوە سەر قورسێک یان سەر فلاشێک بتوانم سەر لە نوێ کۆیان کەمەوە و چاپیان کەمەوە دوای ئەوەی کە تەواویان کرد بۆمیان داتاکانیان بۆم گەڕاندەوە بەڵام پێشەوەی بگاتەوە دەستم هەر لای ئەو کەسە بوو کە با بڵێن کەسێکی شارەزا بوو لە هێنانەوەی داتا لە هاردی سوتا و یا لە هاردی زیان لێکەوتوو بەداخەوە خەبەرم پێگەیشت کە لە بوو مەلەرزەکەی وان لە کوردستانی باکوور ئەو کەسە خۆی و ماڵ و مناڵەکەی بەهۆی بوو مەلەرزەکەەوە بوو نەژێر دار و پەردووی باڵەخانەیەکەوە و دوکانەکەشی بە هەموو پێداویستیەکانەوە کەوت نەژێر گڵ و بە هاردەکەی منشەوەمێت بووم کە جارێکی تر بتوانم سوود لەو هاردە و لەو بابەتانەی ئەوەی من کەم تەرخەمش بووم ئەوەی یانی نابێ ئەوە بشارمەوە من کەم تەرخەم بووم دەبواە لە چەند فلاش مێموریەک یان لە چەند سیدیەکە یان لە چەند شوێنێکی ترا خەزنم بکردا ئەوم نەکرد بوو بۆیە بەداخەوە من 4 ساڵم بۆیە ناچار بووم
سەر لە نوێ لە ئەلیفەوە دەست بە نووسینەوەی کتێبەکان بکەمەوە کە پاشان ئەو بەرهەمەی لێ بەدەسات. کتێبەکەم ئامادە کرد بۆ چاپ، بەڵام ئەو کاتە کتێبەکە زۆر لەمە گەورەتر بوو، لەمە زیاتر بوو، ئیمکانەتی چاپم نەبوو، بۆیە فەصلێکی کتابەکەم بەشێکی کتابەکەم کە تایبەت کردبوو بە پارتیزانەکانی حزبی شیوعی ماڵیان ئاوا بێ برادرانی هاوڕێیانی حزبی شیوعی کاتێک کە زانیان من ئەو مێژووی ئەوانم تۆمار کردووە و ئەمێ لە کتێبی پارتیزانەکانی دوای ئەنفال چاپی کەم داوایان لێم کرد کە وەکو کتێبێکی سربەخۆ ئەوان ئەرکی چاپەکەی بگرنە ئەستۆ. ئەوە بوو من ئەو کتێبم ئەو فەصلی کتێبم جیا کردەوە بە ناوی جوامێری کە ئەمە کتێبەکەیە. ئەم کتێبەکەیە کە ناونیشانەکەی جوامێریە بە عەرەبی ئەشەهامە. ئەمە باز لە هەموو خەباتی پارتیزانەکانی حزبی شیوعیەکە کە 225 لاپەڕەیە. من باسم لە خەباتی ئەو پارتیزانانی حزبی شیوعی کردووە کە لە گەرمیان هاوڕێ و هاوخەباتی کاک عوسمانی حاجی مەحمود و کاک هەڤاڵ مەحمود سنگاوی و شەید حەمەڕەش و برادرانی خۆمان بوون لەوێ لە سەنگەرێکا خەبات درێژیان بە خەباتی پارتیزانیدا بۆ مێژوو ئێڵێم لە کاتێکدا کە جاشی کورد یا با بڵێن خائینی میلەتەکەی خۆمان ئەکەوتنە بەر دەم سوپای داگیرکەری کوردستان ئەهاتن بۆ کاولکردنی کوردستان. لەو کاتەیە هاوڕێی حزبی شیوعی هەبوو کە لە نەتەوەی عەرەب بوو بە پارتیزانی لەگەڵ پارتیزانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەو ڕۆژە سەختەیەمانەوە و لەو ڕۆژگارەیە لە خەباتی پارتیزانی شەهید بوون. لەو کتێبە من باسی ئەوانشم کردووە. بەڵێ کاک مەلا بیرەوەری ژیانی دەیان پارتیزانت چۆن لەم کتێبان چۆن کۆ کردەوە تاکو بتوانی بینوسی دەناو ئەم کتێبانەتە باسی ئەم بکەیت؟ وەڵام من وەک پێشتر وتم من کە بڕیارمدا ئەو مێژووە بنووسمەوە بەڕاستی لە بیدایەدا لە سەرەتایە یعنی با بڵێن چەند ساڵێک پێشستا ئەم بینی هەندێک لە هەڤاڵانی حزبە کوردستانیەکان کە دەیانویست مێژووی شۆڕش بنووسنەوە بەسەر و پۆتاڵی یەکە ئەچوون یەکتریان ئەشکان ئەم لە کتێبەکەی زەمی ئەوی ئەکرد ئەو وەڵامی ئەدایەوە کتێبێکی تری بەرامبەر چاپە کرد دیوی جوانی شۆڕش لە باتیەوە پیشان بدەن بە دوای ئەوەیە ئەگەڕان کە سەروەریەکانی شۆڕش سەروەرەکانی پێشمەرگا لە کەدار و ناشرین بکەن. بۆیە من بڕیارمدا بێم بە دوای ئەوداڵ بم بە دوای سەروەریەکانی شۆڕشدا، بە دوای جوانیەکانی شۆڕشدا، بە دوای خەبات و دڵسۆزی شەیدەکانە، بە دوای قوربانیدانی پێشمەرگەکانە. بۆیە من بڕیارمدا من شکۆی شۆڕش بگەڕێنمەوە بۆ شۆڕش بۆ پێشمەرگە بۆ پارتیزان. بۆیە بڕیارمدا ئەم کتێبم لە دوو بەرگدا نووسیەوە کە لە دوو بەرگ پێکاتووە تیراژی 1000 دانەیە. بەرجی یەکەمم تەرخان کردووە بۆ بریتە لە پێشەچی و لە شەڕی بەرگری ئەنفال لە گەرمیان. ینی ئەو بەرگریانەی کە کراوە لە هەموو گوندەکانی گەرمیان لە کاتی هەڵمەتی شاڵاوی ئەنفال بۆ سەر گەرمیان پارتیزانە و پێشمەرگەکانی گەرمیان لە قەرەداغ لە شارە زوور لە گەرمیان لەوێ چۆن بەرگریان کردووە ئەوە هەموو یاداشت کردووە. جگەلەوە بەشێکی ئەو کتێبە بەرگی یەکەم بەشێکم تەرخان کردووە بۆ ڕێکخراوی سلێمانی. ڕێکخراوی سلێمانی کۆمەڵی ڕزدەرانی کوردستان ڕێکخراوێک یەکجا چالاک و کاریگەر بووە لە مێژووی خەباتی پارتیزانی یا لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە ئەوان دوایی زۆربیانش لە کاتی با بڵێن پشتیوانی لە پارتیزانەکان ئاشکرا بوون و جیران و شەهید کران. من بەشێ لە کتێبەکەم تەرخان کردووە بۆ ڕۆڵی ڕێکخراوی سلێمانی و ڕۆڵی کاک جەبار و هەڤاڵەکان و هاوڕێکانی لە هاوکاری پارتیزانەکان. بەشێکی تری کتێبەکەم تەرخان کردووە بۆ مەلا ئەحمەد و هاوڕێکانی کە لە ئەشکەوتی داری خلا ئەشکەوت ڕووخا بە سەریانە و حەوت پێشمەرگە شەهید بوون و تەرمەکانیان لەژێر ئەو ئەشکەوتایە مایەوە تا دوای ڕاپەڕین ئەنجا توانرا دەربهێنرێ. لەوێ جگەلەوە من ژیاننامەی دەیان پارتیزانم لەم کتێبانەیە یاداشت کردووە، دەیان بروسکە و نامەی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و نامەی جەنابی مامجلال و کاک نەوشیروان و هەڤاڵانی کاک ملازم عومەر و کاک شەید حەسەن کوێستانی و کاک کۆسرەت و ئەو هەڤاڵانە کە نامیان بۆ پارتیزانەکان ناردووە، پرسەنامەیان ناردووە بۆ شەهیدبوونی شەهیدانی داری خلا. هەموو ئەوانم یاداشت کردووە و لەناو ئەم کتێبەیە
لەنا ئەم کتاب جێم کردوێتەوە کاگمەلا هەموو یادداشتنامە و بەڵگەنامەکان یاخودە و بروسکانی کە باست کرد هەمووی وەکو خۆی باس کردوێتەوە گەڕاوەتەوە. من ڕاستیەکەی ئەوەی ڕاستی بێ ئەمتوانی زۆر لەمە زیاتر بنووسمەوە و زۆر لەمە زیاتر کۆبکەمەوە بەڵام تااقەتی بڵاوکردنەوە و چاپکردنی کتێبێکم نەبوو کە لە 4 بەرگیان لە چەند بەرگێک پێک بێ بۆیە یعنی هەوڵمدا ئەتوانم بڵێم زۆر لە شتەکانم کورت کردەوە مختصرم کرد پوختم کردەوە بۆ ئەوەی کە بتوانم ینی پیا و بەردێ هەڵبگرێت کە بتوانێت بیوەشێنێ نەک بەردێک هەڵگرێ و دوای نەتوانێت بیوەشێنێ من ئەترسام ینی ئەم نەخۆشی پەتای کۆرۆنا بەڵاو بوو بۆەوە ئەنجا تەمان مۆڵەت نەدا ئەترسام کەوا چاوی خۆم نبینم کە ئەم ڕەنجەم ینی بڵاو ببێتەوە ئەترسام لەوەی فریایی بڵاوکردنەوەی نەکەوتم بۆیە سوپاسی ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانش دەکەم کە هاوکارم بوون بۆ لە چاپدانی کتێبەکە و توانیم ئەم کتێبە لە 2020دا چاپ بکەم. دەشتێ ساخ بێ کاگمەلا بۆچی بە درێژایی مێژوو زۆربەی زۆری پارتیزانەکان لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان بوون؟ ئایا کاریگەری ئەو سەرکردە مەزنانیان لەسەر بۆ وەکو نمونەی زیندوو وەکو هەواڵ مامجەلال و بەڕێز نەوشیروان مستەفا ڕوحیان شاد بێت کاریگەری ئەمانیان لەسەر بووە؟ خۆی ینی بێ و ڕاستیە بڵێن کە بەر لە دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکخراوی کۆمەڵە کە ڕێکخراوێک بوو بەڕاستی ینی خاوەن فکر بوو ڕێبازی ئەو سەردەمەی کۆمەڵا بریتی بوو لە بەرنامەی وشیاری ینی با بڵێن هەموو کەسێک کە پەیوەندی بە ڕێخستەکانی کۆمەڵەوە دەکرد دەبوو لە حەڵقەی ڕۆشنبیریە بە قۆناغێکە تێبڕێ دەبوو لە هەموو مانگێکە زیاتر لە 12 کتێب لەسەر خەباتی پارتیزانی گەلان لەسەر مێژووی شۆڕشی گەلان لەسەر فکری مارکسیزم لێنیزم لەسەر خەباتی نەتەوایەتی خەباتی نیشتیمانی خەباتی چەکداری لەسەر هەموو بابەتە فکریەکان زۆرترین بابەت بخوێنێتەوە. ئێمە لە سەردەمی کۆمەڵەوە لە سەردەمی بەر لە خەباتی چەکداریەوە هەواڵانمان گۆش کرابوون بە خوێندنەوەی کتێبەکانی ماوسی تۆنگ کتێبەکانی جیڤارە ینی هەموو پێشمەرگەیەک کە شۆڕشی نوێ هەڵگیرسا زۆربەی پێشمەرگە کادیرەکان لە بەتایبەت ڕابەرسیاسیەکان و ڕێکخەرەکانی ناو هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان نامیلکە بچکۆڵەکەی جیڤارەیان لە جیرفان بوو. ینی ئەم سەرکردانە یاخود ئەم شۆڕژگێڕانەی لە وڵاتانی دیکە کە خەبات و شۆڕشیان کردووە وەکو هێزێک بوو بۆ ئەم پارتیزانانە بۆ یەکسەبەکانتان بڵاو کردێتەوە بۆی تا بۆوان زیاتر لەسەر ژیانیان بزانن. بێگومان تۆ کاتێک کە دێی لێکۆڵینەوە ئەەکەی یا بابەت ئەخوێنیتەوە لەسەر خەباتی پارتیزانی ئەسە بۆ نمونە من نمونێکرد بەدێنەوە شەید مەلا ئاراس یادی بەخێر کە پەیوەندی بە ڕێخستی کۆمەڵەوە هەبوو لە هەفتاکان بەر لەوەی بێتە پێشمەرگا ئاواتی ئەوە بوو کە بتوانێت لە کوردستانە وەکو جیڤارە خەبات بکە هەر کە هاتە هەرێمی دوی کەرکووک بوو بە پێشمەرگا مەدالیایەکی بۆ خۆی دروست کردبوو لە بەگەردنی خۆی کردبوو وێنەیەکی جیڤارەی بەخۆی هەڵواسی بوو تەنانەت هەوڵی ئەدا شێوەی ڕیشەکەی شێوەی هەڵسوکەوتەکانی هەمووی تەقلیدی جیڤارە بوو یعنی زۆر کاریگەری جیڤارە کاریگەری سەرکردە پارتیزانەکانی جیهان لەسەر پارتیزانەکانی کوردستان هەبوو. بۆ نمونەیەکی وەکو شەید ڕێباز لە دەشتی هەولێر کە یەکێ بوو لە سەرکردەی پارتیزانەکان ئەوەندە خەباتی پارتیزانی گەلانی خوێندبوو خۆی کتێبێکی نووسیەوە ئەو کاتە وەکو نامیلکەیەکی بچووک لەسەر شەڕی پارتیزانی ینی ئێمە سوودمان زۆر لە کتێبەکەی شەید ڕێبازش وەردەگرت لە سەردەمی پارتیزانی. ئەنجا جگەلەوە من بۆ خۆم یعنی لە دوای ڕاپەڕینش کە بڕیارمدا ئەم کتێبە بنووسمەوە پەیوەندیم کرد بە زۆربەی ناتوانم بڵێم هەمویانەوە بەڵام زۆربەی پارتیزانەکان پەیوەندیم پێیان کرد بە تەلەفۆن یان لە ڕێی میسنجەرەوە یان لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پەیوەندیم پێیان کرد کە بیرۆرەکانی خۆیان چیان هەیە لەسەر سەردەمی پارتیزانی ئەوانش کەواتە تۆ باسی هەموو شەهیدەکانی شەهیدە پارتیزانەکانی دوای ئەنفالت کردبوو لەناو ئەم کتێبانەدا. لەناو ئەم کتێبەیە ناتوانم بڵێم هەموم کردووە بەڵام درێخیم نەکردووە هەوڵم داوە هەموو ئەو پێشمەرگانەی لە گەرمیان پارتیزان بوون و دواتر یا لە ڕاپەڕین یا لە دوای ڕاپەڕین یا لە سەردەمی پارتیزانی شەهید بوونە من مێژووی ژیانیانم لەو کتێبانەدا تۆمار کردووە و لە هەروەها لە کەرکووک و هەروەها شەهید مەلا سلێمان لە هەولێر شەهید ڕێباز شەهید هاشمی جیهاز باسی شەهید هاشمی شەمامکم کردووە باسی شەهید سۆرانم کردووە حەزەکەم وەڵا لێرەیە باسی شەهید سۆرانت بۆ بکەم
شەید سۆران بەڵام کاتمان نەماوە بە کورتی بۆ باسەکەم شەید سۆران پارتیزانێک بوو لە مەسیحی بوو خەڵکی عنکاوە بوو لە خەباتی پارتیزانی ڕۆڵێکی کاریگەری هەبوو بەداخەوە لە سەردەمی پارتیزانی شەهید بوو و دوای ئەوە دوژمن بەوە وازینەیەنا کە خۆی شەهید کرد چوونە سەر خانەوادەکەی باوکی و دایکی و خێزانەکەی و هەموو مناڵەکانشان. زۆر سپاس بۆ بەڕێز مەلاشاخی هەڵبەت قسەکردن لەسەر پارتیزانەکانی دوای ئەنفال و هەموو پارتیزانەکان بە تایبەت پارتیزانەکانی ناوێکەتی نیشتیمانی کوردستان لە پرۆگرامێکی ئاوایە بەداخەوە ناتوانین باس لێ بکەین بەڵام هیوادارین توانی بێتمان بەشێکمان باس کردبێت و لەگەڵ ئەوەشدا ئەتوانن زیاتر لە ڕێگەی کتێبەکانی کاک مەلاشاخیەوە زانیاری زیاتر لەسەر پارتیزانەکان وەرگرن. زۆر سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵ بووین بەداخەوە هیچ کاتێکمان نەما. سپاس بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان، تەلەڤیزیۆنی پێشمەرگە، تەلەڤیزیۆنی پارتیزانەکان. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بە ڕێزیشتان. سپاس بۆ ئێوەش کە هاتاکوی ئێستا بینەرمان بوون، هەتاکوی وارێکی دیکە دەبینە میوانی ماڵەکانتان ئاسوودە بن.